مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم سمع الله لمن حمده. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. استغفر الله. من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل. مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين. شوانی قدر گرنجی و تایبەتی خۆی هەیە لای مسلمان، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من قام ليلة القدر غفر له ما تقدم من ذنبه. بەڵام دوای ئەوەی چی؟ دوای ئەوەی کە ئیمانا واحتسابا من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه، کە بە ئیمانەوە بە خوشوعەوە بە ئەوەی کە ئەجری خۆت لای خوای پەروەردگار دەستکەوێت نەک لای خەڵکی تر، ئەوە هەموو تاوانەکانت پێی ئەسڕدرێتەوە. هەموو مسلمانێک کە زانێت کە خێری ئەم شەوانە لە خێری هەزار مانگ زیاترە، کە لەبەر ئەوەشە کە هەموو مسلمانێک خۆی ماندوو ئەکاوە، خۆی جوهد سەرفەکە بەوەی کە زیاتر پەرستشێک ئەنجام بدە. ئێمە لە شاری کەرکووکە سوپاس بۆ خوای گەورە چەند ساڵی لە ڕابردوودا هەتا ئێستاشی پێوە بێ مزگەوتەکان جمەی دێ لە نوێش خوێنان، لەبەر ئەوەی وەعیەکی دینی هەیە لە لای تاکی کورد بە تایبەتی لەم شارەیە، کە ئەوان هەستەکەن بەوەی کە مانگی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە لە ناو ئەو مانگی ڕەمەزانەیە دەشەوی ئەخیر کە بریتیە لە دەشەوی ئەو دەشەوەی کە پێوترێ شەوانی قەدر. إلى أمر الله فإن الله أكبر غير المغضوب عليهم ولا الضالين.